کورسان مەگەزین یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکانە کە بە خۆشحاڵیەوە سنووری هەرێمی کوردستانی بەزاندووە و لە چەندین پێشانگای نێودەوڵەتیە دەرفەت هەبووە کە بتوانێت بە کارە تایبەتەکانی بەشدار بێت لە دوایین کاریشانە کە لە نێو هەرێمی کوردستانە دیارە بە ئەنجام گەیەنرا و پێشانگای بوو کە تایبەت بوو بە وەرزی پاییز و وەنا هەروەها لە نێوان سیانزە لە شێوەکارانی کووردا بوو. ئەمڕۆ زۆر بەڕێز کاگاریان لەتیف شێوەکار لە کورسات مەگەزین میوان و گفتوگۆکەین دەربارەی نوێترین کاریان و هەروە کۆمەڵێک پرسیاری تریش. کاگاریان سلااو لێ بێوارێت باش بێ. زۆر سپاس دەستان خۆش بۆ تۆ. جەبا بۆەوە دەست پێ بکەم پێش ئەوەی کە بەڕێزت بیت باسم لە بەشێک لەو کارە تایبەتە فۆتۆیانە کرد کە لەلاەن زۆر بەڕێز هونەر ساڵەیەوە پێشکەش بە کورسات مەگەزین کرابوو. کارکردن لەسەر فۆتۆیەک کە وەکو خۆی بینەخشێنیتەوە چۆنە ئەگەر خۆشە لە نێو سروشتا بیت وەکو ئەو سیمپۆزیۆمی کە لە ماوەی ڕابردووە کرا و هەروە کارەکانیشتان بە ئەنجام گەێنراویژ لەسەر وەرزی پاییز بوو. جیاوازیان هەیەوە نیە؟ بەبێگومان تاوان جیاوازێکی زۆر گەورە هەیە لە بینی وێنەکێش و هونەرمەندە. کاتێک کە تۆ بووی بە هونەرمەند ئەبێ لە بوارەکەی خۆتا خاڵق بی واتە دروستکەربی دروستکەری وێنەبی واتە کارێکی هونەرمەندێکی تر کە نەخشاندوێتی تۆ بیت هەمان کار بنەخشێنی تەوانێ ئەمە بەڕاستی وێنەکێشێ نەک هونەرمەندی. بەڵام فۆتۆگرافیش بە بێگومان ئەمە ناچێتە ئەو بابەوە و جگە لەوەش هەموو هونەرمەندێک بە شێوەیەکی گشتی سوود لە فۆتۆگرافەرەکان ئەبینن یاخود خۆی ئەبێتە فۆتۆگرافر بۆ کارەکان. ئیلهام بەخش بێت بۆ هونەرمەندەکە کارێکی فۆتۆگرافی بە بێگومان ئەمە تەواوکەری یەکن واتە هونەرمەندێکە کارێک ئەکات هونەرمەندێکی شێوەکار کە تابلۆیەک ئەنەخشێنێ کۆمەڵێک یاسا هەیە کە لەم تابلۆیە هەبێت بۆ ئەوەی کە بینەر چاوی مرتاح بێ ببینینی وەکو هاوسەنگی بەڕاستی زۆر کات فۆتۆگرافەرانیش بە دوای ئەو زاویانەیە ئەگەڕێن کات زۆر دەگمەنن زۆر جیاوازن لەبەرەوە ئەکرێ هونەرمەندیش سوود لەو فۆتۆگرافەرەکان ببینن. باشە ئێستا بۆ کاک ئاریان خۆی ئەگەر وێنەی فۆتۆگرافەرێک بۆ نەگەر وێنێکی کاک هونەر ساڵیت لە بەردەستا بێت بۆ نمونەگەر بە ناوچەیەک بە نمونە بێنمەوە با باسی ناوچەی شارباژێر بکەین ناوچێکی زۆر تایب تۆزەم هونەرمەندان زۆری نەشیان شێوەکاران پەیوەندێکی باشیان لەگەڵ ناوچەی شارباژێرا هەیە. ئەگەر خۆت لەوێ بیت و یاخود کاکوونەر وێنەیەکی شارباژێرت بۆ بێنێ هەردووکیان ئیلهام بەخشن بە شێوازی جیاواز یاخود خۆت لە نێو سروشتەکە بیجیاوازتە. طبعا هەموو هونەرمەندێکی شێوەکار پێویستە کارکردنی هەبێ لە ناو سروشتا بەڕاستە خۆی چونکە ئەو ڕسمەی ئەو ڕنگانی کە تۆ لەسەر سکرینێکی ساف ئەیبینی فەرقی هەیە لەگەڵ فەزایە دووریەکی تۆ کە لە شاخێکەوە ئەیبینی کۆمەڵێک هەوا و گەردیلەیەکی زۆر لەو بەینا هەیە کە ڕەنگەکان ئەگۆڕێ بەڵام لەم سکرینەیە وایە بە شێوەیەکی دوور پیشانی ئەدا بەڵام هەمان ئەو چێژت پێ نابەخشێ وەجگە لەوەش تۆ لە کاتی کێشانی تابلۆکەدا لەکوێ لە ناو ژوورێکی داخراوابی کە خۆت لەوانەیە بە خۆ ستۆدیۆ گۆرانیەک شتێک بخەیتە سەری یاخود لەکوێ گوێت لە دەنگی چۆلەکە و خۆت بە فعلی لەناو ئەو کەش و هەوا جوانەیەبی. ڕاستە دەستخۆش بەو هیوایم کە بتوانن بەڕاستی لە هەموو وەرزەکانە شێوەکاران بتوانن تۆماری وەرزەکانی کوردستان بکەن چکەوە بزانم ئێمە هەر چوار وەرزەکە شانسی باشمان هەیە چکە هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەت لە سلێمانیە وەرزەکان هەمووی هەیە هەم وەرز سپی ئەبێت سەوز ئەبێت بڵین شارەکە و لەگەڵەوە هەموو ڕەنگەکان بۆ شێوەکاران وەبزام زۆر باشە. اینجا با بێمە سەر کاری بەڕێستان کە بەجاریکردنە لە چەندین پێشانگای نێودەوڵەتیە ئەم دەرفەتانە چۆنن ئایا بڵین کارکردنی زۆرە یاخود فرسەتی باشە یاخود ئەوەیە کە هونەرمەندان پێویستە کات ئیتر لە دوای چەندین ڕێباز کە ئەیبڕن چەندین با بڵێم کار کە ئەیکەن پێویستەکە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەوان فرسەت هەبێ کە کارەکانیان نمایش بکەن. بەڵێ تاوان کارکردن وەکو هونەرمەند تەنها ئیشکردن نیە لە ماڵەوە تەنها ئیشکردن نیە لە دەریشەوە کۆمەڵێک شت ئەگرێتەوە دروستکردنی پەیوەندی و ئەتوانین بڵین کۆیکەینەوە بە شێوازێکی گشتی پێویستە هیچ سنوور و قاڵبێ بۆ خۆمان دروست نەکەین وەکو هونەرمەند لەو قاڵب و سنوورانە بینە دەرەوە کە زۆر کات هونەرمەند بۆ خۆی کێشاوێتی ئەمە یەکێکە لە هۆکارەکان وە بە هەمان شێوە کارکردنێکی زۆر وا ئەکا کە تۆ بناسێنە بە هونەرمەندانی دەرەوە بەڕاستی لە ئێستاشا سۆشیال میدیا کاریگەریەکی زۆر باشی هەیە تۆ ئەتوانی بۆ نمونە هونەرمەندێکی ئەوروپی یاخود هەر وڵاتێک لە وڵاتەکانە سێرچی ئەەکەی تۆ ئیبینی تۆ لە کارکردنێکی زۆر و ئەکتیڤبوونێک و توانایەکی هونەری باشە ئەتوانی خۆت بخەیتە بەرچاوی ئەو هونەرمەندانی کە ڕێخەری ماڕزەکانن یاخود ئەتوانین بەو شێوازە
مێژووی تاوان ئەو پێشانگایش کە لەو پێشکە من بەشداریم کردو ئەگەڕێتەوە بۆ پێشانگەی یەکەمم کە لە تورکیا بوو ئەو کات لە پێشانگایەکی شێوەکاری نێودەوڵەتیە بەشداریم کرد کە کۆمەڵێک هونەرمەندی نێودەوڵەتی تایە بەشدار بوو ئەو کۆمەڵە هونەرمەندە نێودەوڵەتیە بەڕاستی بووە هۆی ئەوەی کە تۆ وا لە تۆ بکە کە ناوی تۆ بەرێتە دەرەوە تابلۆکانی تۆ بەرێتە دەرەوە ئەمە دەرفەتێک بوو بۆ ئەوەی کە تۆ لە پێشانگەکانی تریشا بەشدار بێت. زۆر باشە. کارکردن لەگەڵ هونەرمەندانی کورد یاخود بڵێم لەگەڵ هونەرمەندانی بە بڵێم ڕۆژ ئاوایە بە شێوەیەکی گشتی و ئەو وڵاتانی کە تۆ سەفەریان بۆ کەیت گشتیان بۆ کەیت و لەوێ بەشدارە بیر لەگەڵیانە هەر یەکەیان بێگومانم کە ئەزمونێکی جیاوازە کارکردنێکی جیاوازە چکۆ ماشەڵڵا لە هەرێمی کوردستانیش کۆمەڵێک هونەرمەندی شێوەکاری بە ئەزمونمان هەیە کە ئەوانی ژێستا ناون و لە تۆپان بەڵام دنیا بینینی ئەمان و لەگەڵ ئەوانە ناڵێن بە جیاوازی بەڵام بۆ تۆ چ کاریگەریەکیان هەیە کە تۆ وەزەم دوێنێتر ئەو پێشانگای هاوبەشەکەش تەواو بوو ئەمانە چ کاریگەریکان لەسەر کارکردنی تۆ هەبووە تاوەکو ئێستا هەمان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین هەر پێشانگایەک لە پێشانگە نێودەوڵەتیەکان کاریگەریەکی دروست کردووە لەسەر توانای هونەری من ئەگەر بە کەمترین کاریگەریش بێ ئەمە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەتوانین مقارنەیەک بکەین لە بینی ئێرە تۆ پێم وابێ نەویستە مقارنە بکەین بەس منێکم مقارنەکان لێرە لەگەڵ ئەوێ طبعا لەوێ تۆش کۆمەڵێک بەرکەوتن تێ لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی جیاواز کۆمەڵێک کولتوری جیاواز ئەم کولتورە جیاوازەوە ئەکات لە تۆ وەک ڕاپەڕاندنێک بتگۆڕێ یاخود ئەتوانین بڵین کۆمەڵێک تێبینیت گوێ لێ ئەبێ کە پێشووتر گوێت لێ نەبووە بەڵام بەشداریکردن لە پێشانگان ناوخۆییەکانە بینەرێکی دووبارە ڕوو لە تابلۆکانەکە تێبینیەکان دووبارن بەڵام کە تۆ بەرکەوتنت هەیە لەگەڵ کللتورە جیاوازەکانە ئەگەر هات و قسەشی لەگەڵ نەکەن قسەش لەسەر تابلۆکەی هونەرمەندەکە نەکەن تۆ کۆمەڵێک تابلۆ ئەبینی کۆمەڵێک تابلۆی کولتور جیاواز ئەبینی تۆ بتەونەتەوە ڕۆژ ئاوا لەگەڵ ڕۆژ لای خۆمانە ڕۆژهەڵاتاب جیاوازە بە هەمان شێوە لە کولتورەوە جیاوازە لە ڕووی ڕەنگەکانەوە جیاوازە لە ڕووی هەربوونی طبیعی شارەکانیشەوە ئەگەر فەنیش لاوین لە بینی طبیعی شارەکانیشە جیاوازێکی زۆر هەیە لای خۆمان طبیعەیەکی کوردستانە بینی زۆر جیاوازە بە ئاشکرا هەستی پێەکەی کە ئەمە طبیعی کوردستانە و ئەگەر طبیعەیەکی ئەوروپاش ببینی هەر بە ئاشکرا هەستی پێەکەی باشە تۆ خۆت بۆ ئەزمموی کارکردنی خۆت چ کاریگەرێکی هەیە با بڵم ئەم پێشانگانی و دەوڵەتیانی کە بەشداریان تیاکەیت واتە لە ڕووی کارکردنی هونەریەوە چ کاریگەریکان لەسەر ئاریان لەتیف هەیە طبعا بە بێگومان وەکو ئاماژەم پێەیە هەر پێشانگایەک لە پێشانگە نێودەوڵەتیەکان بە تایبەتی کاریگەریەکی دروست کردووە لەسەر من ئەگەر بچووکترین کاریگەریش بێ لەسەر ئاستی هونەری من ئەگەر هاتوو ئەمە بە هەموو شێوازێک بە شێوەیەکی ئامباسی ئەەکەین و لە ناو هەموویانە پێشانگە نێودەوڵەتیەکان زیاتر وەکو باسمان کرد لە بەروی تۆ پرکەوتنت هەیە لەگەڵ کۆمەڵە کولتوری جیاوازە و لە ناو ئەوانیشە کۆمەڵێک لە پێشانگا بەشدار بووم چەند پێشانگایەک کە زۆر تەرکیز خراوەتەوە سەر توانای هونەری واتە ئێمە پێشانگایەک لە ساڵی پارە بەشداریمم کرد لە ئیتاڵیا لە میلان شاری میلان طبعا زۆر وردەکاری کرابوو لەسەر بابەتی توانای هونەری ئێمە تەنانەت کۆ ئەبووینەوەی لەوێ ڕۆژانە قسەمانە کرد لەسەر تابلۆی یەکتر هەر نیزامی ئەو پێشانگایە ئەو ڕێخەری ماڕزە خۆی ئەیوت ئەبێ وابێ بەم نیزامە بڕۆ ینی ئێمە هەمومان کۆ ئەبووینەوە قسەمان لەسەر تابلۆی هونەرمەندێکە کرد ئەو تێبینیتان چۆنە تێبینیتان چێ لەسەر ئیشەکانی چی بکا بەڕایەوە چینەکە ئەم هونەرمەندە خۆی شیوەستاوە گوێی لێ بە هەمان شێوە ینی ئەو تێبینیانش کە هاتە سەر تابلۆکانی من تۆ ئەم تێبینانی کۆمەڵە کللتور جیاواز کە بۆ تۆی بکەن ئەگەر ئیسفادە لە دوو سێت تێبینیشی بکەی هەر گۆڕانکاری دروستە بێت لێرە ئەم هەنگاوە هەیە یاخود نییە ئەم هەنگاوە هەیە بە بێگومان بە بێگومان هەیە بەڵام زۆر کاتیش بە لایەنە خراپەکەی هەیە بۆ نمونە بەرەو لێدان نەک بەرەو بۆ هیوایەن بەشێک لەو بابەتانی کە گرنگن بە تایبەت بۆ هونەرمەندانی گەنج و لاو کە بتوانن کاری باشتر بکەن و زیاتر خزمەت بە بواری بە شێوەیەکی گشتی شێوەکاری بکەن لە هەرێمی کوردستانە ڕاستی ئەو گفتوگۆ کراوانە زۆر بۆ زۆر لایەن باشن نەک تەنها لایەنی هونەری سەرکی لایەنی ئەدەبی و زۆر لایەنی تریشەوە توانێت کە کاریگەری لەسەر کەسەکە هەبێ جا لێرە ئەبینم بینێکی زۆر زۆر باشە لەگەڵ سروشتا هەیە و لەگەڵ ڕەنگەکانیشە اینجا نازام لەگەڵ ڕەنگی وە کۆڵەن گەرما بینە باشە هەن لەگەڵ ڕەنگی ساردا ڕەنگە گەرمەکان دائیمەن چێژ بەخشترە بۆ بینەر بەڵێ تاوان بینەر ئەوەستێنە ئەمەکەمان بڵێ ئەمە کوێیە بەڵێ ئێستا ئەمە شار باژێرە دیمەنی بەیانێکی زووە لە شار باژێر کە بینیم ئیتر وەستام لەسەری وتم تەواو ئەبێ ئەو بکەم ئەمە بە هەمان شێوە خەرەداخە ئەمە لەگەڵ ماڵەوە ڕۆشتین بۆ سەیران گەشت بینیم یەکسەر وتم ئەمە بە هەمان شێوە هەر قەرەداخە
طبعا ئەمە پێشانگایکی نێودوڵەتی ئەمەش لە دەرەوەی وڵاتە ئەمان لە بەرشەلۆنەیە. ئەمە کوێ؟ ئەمەش ستۆدیۆی لە ماڵەوە. لە ماڵەوە. باشە کاگاریان ئەمە بەشێک لەو بابڵم وێنانی کە ئیکێشی بەتایبەت وێنەی سروشت کە لە ماڵەوە بکێشێت لە بیر و هەزری خۆتا ئەیهێڵیتەوە و بابڵم ئەمە بیر و هەزری خۆتان لە ڕێی فۆتۆیەکەوەی و بۆی زیاد و کەم ئەکەیت. طبعا ئەمە وەکو ئاماژەم پێ هەمان تابلۆ ئەمە قەرەداغ و کەوتم لەگەڵ ماڵەوە ڕۆشتم بۆ سەیران وێنەکەم کێشاوە لەوێ. طبعا تۆ لەوێ ناتوانانی لە ماوەی چەند کاتژمێرێکات دیتێڵێکی تەواو بدەی بە تابلۆکە. ئەتوانی بۆ نمونە شتێکی سادە بکێشی باگراوندێ بکێشی ئەو مەفهوم و ئەو شتانە بکێشی کە تۆ خۆت ئەتەوێت کە جێگیرە و ئەتەوێت دەرچێت وردەکارێکی بۆ ماڵەوە هەڵەگری ئەگەر بتەوێت. باش ئەتوانی شتێکی ترش پێوامە لێرە پێشنیارە بۆ کاگاریان بکەم توانێگەر بۆ سەیران چووی ئەوان ڕۆژێکی جیاواز بێ لە بری کاتەکەشە لەگەڵ ئەوان بەسەربەری بەڵام ئەگەر بۆ وێنە کێشان چووی ڕۆژێک هەر بەتەواتی بەڵام ئەگەر کاتەکان جیاواز بێ بۆ تۆ لە بەیانی و بچیتاوەکو ئێوارە چکە بوونی خۆر و زۆر بابەتی تر هەیە لەوانەیە ئەوەش هەر گرفت دروستکە. خۆی کارەکانی من نزیکن لە کاری ئینتباعەکانەوە تاوان لەوە بینەوە سەر ئەم بابەتە ئینتباعەکان زۆر کاریان لەسەر ڕەنگەکان ئەکرد بەپێی کاتەکان واتە لەحظاتی خۆریان زۆر بۆ گرنگ بوو. طبعا ئەوە بینە سەر ئینتباعەکان کە ساڵی 1860 لەبینی 1860 وەکو شۆڕشێکی هونەری دروست بوو لە فەڕەنسا. طبعا ئەوە بابەتێکی ترە بەڵام کارەکانی من زیاتر نزیکن لەو گروپەوە. ئەم کار ئەم ڕێبازە ئەم زیاتر کاریگەریان هەیە لەسەر کار ئەکەن لەسەر ڕەنگی تەنەکان. بۆ نمونە دارێک بەیانێکی فەرقی هەیە لەگەڵ ئێوارەکەی بەیانی ڕەنگەی فەرقی هەیە لەگەڵ نیوەڕۆکەی و بە هەمان کاریگەری خۆر بەڵێ بێگومان و مەودای سێبەرەکان و ڕەنگی سێبەرەکان هەموو ئەم شتانە کاریگەریان هەیە. لەبەرەوە بۆ من ئەبێت ئەگەر هات و بمەوێت کارێکی تەواو لە سروشتا بکەم و هەر لە سروشتی شەتاوی بکەم ئەبێ بۆ نمونە چەند ڕۆژێک بە دیتەڵێکی وردەوە تەبانی بەڵێ بچیتەوە هەمان شێوە لە کاتێکی دیاریکراوە. بۆ نمونە هەموو بەیانێک لە 7 بۆ 8 بێ هەموو ڕۆژە من بچمەوە ئەو شوێنە. جاگەر وێنەی گەڵای کێشی و گەڵاکەوەری بێەوە بزانام گرفتی زۆرتر دروستەکە. کاگاریانگیان زۆر خۆشحاڵ بۆ میوارێ لە کورسات مەگەزین بوویت و گفتوگۆمان کرد دەربارەی بەشێک لە کاریەکانی تۆ ئێستا بچەوە سەرقاڵێکە بە بینەرەکانمان بڵێ بزانین پێشانگای تر هەیە لە ئایندە یاخۆت جارێ بە بێگومان ئێمە ناوەستین. تەوان ئەو ماوەی 10 ساڵی کە دەستم پێ کردووە بەردەوام نەوەستاوم. وەستانێکی کەم هەبووە ماوە بۆ نمونە 2 هەفتە مانگێک چەندێک وەستاوم بەڵام هەر بەردەوام بووم. وەستانێکی کاتی ئەڵێ بۆ نمونە خۆی قسێکی شەیە ئەڵێ مهم ئەوێ نەوەستی ئەینا چەندێ خاوبی کێشەنی ئێوەش هەر ئەچێتە نابی خاوەگەوە. لە داهاتوە بەڕاستی بەردەوام ئەبین و هەوڵ ئەین ئەو هونەرمان کە پێیە هەم کوردستانی پێ بناسێنین لە دەرەوە. شکە بەڕاستی کوردستانی زۆر لە ماڕزە نێودەوڵەتەکانە کە بەڕاستی کە ئەموت خەڵکی کوردستانم زۆریان نیان ئەزانی ئەبواە بۆ نمونە بە خەریتە و نەخشە و بابەت و ئەم شتانە پیشانم بانایە. تاوانێن بەردەوامە بین و لە پێشانگە نێودەوڵەتەکانیشا بەردەوامە بین و چەند دەرفەتی تریش بەڕاستی بەڕێوەیە بۆ ئەو بابەتە و چەند ماڕزی نێودەوڵەتیشمان هەیە لە ساڵی داهاتوە ئینشاءڵڵا ئیتر بزانین بۆ چەندی بۆمان ئەکرێ بچین و چەندی بۆمان ناکرێ بچین. زۆرینیان بۆتان بکرێ بچنوێمش لە کورسات مەگەزینەوە بۆ چند پەخشکەین. زۆر سواز هەموو کاتوە بوو دەستان خۆش بێ و کات پاڵپشتی هونەرمەندان بێگومان کورسات ماڵی هەمووانە و سپاس بۆ بەڕێز ئاریان لەتیف شەوەکار کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بوویت و دووبارە بە خێراتی. زۆر سپاس دەستی ئەو خۆش بێ.